سڵاوتان لەبێت. فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەستەدا لەبارەی خۆپیشاندان و ناڕەزاییەکانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مەرگی ژینا پەیامێکی بڵاو کردەوە دەڵێت کوشتنی ژینا داڕمانی ئەخلاقی و بەشداری ناڕەزاییەکان دەکەین. کۆبانێ لە تیویتێکدا سەرخۆشی ئاراستی بنەماڵی ژینا کردووە و نووسیوێتی کوشتنی ژینا ئەمینی لەلایەن پۆلیسی ئەخلاقی ئێرانەوە داڕمانی ئەخلاقیە و جێگەی شەرمەزاریە. لە پەیامێکدا مەزلوم کۆبانێ بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێت بەشداری ئەو دەنگە ناڕەزیانە دەکەین کە دژی گەڵەندەزدانی ژینە ئەمینی بەرز دەکرێتەوە و سڵاو لە تێکۆشەران و خەڵکی ناڕازی دەکەین. جەختیشی کردوێتەوە پێویستە کێشەی کورد و کێشەی ژنان لە ئێران بە شێوازێکی گونجاو چارەسەر بکرێت. ماوەی 8 ڕۆژە بەهۆی کوشتنی کچە کوردێک لە تاران لەلایەن پۆلیسی ئەو وڵاتەوە گرژی و خۆپیشاندانی جەماوەری تەواوی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و بەشێک لە شارەکانی ئێرانی گرتوێتەوە. دوای کوژرانی ژینا مەسا ئەمینی خۆپیشاندان لە زۆربەی شارەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکردووە و شەوی ڕابردووش دوای گرژیەکانی نێوانیان بەشێکی هەر زۆری هێزە ئەمنیەکانی ئێران ناچارکران بچنە دەرەوەی شاری شنۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان و خۆپیشاندەرانیش دروشمی مەرگ بۆ دیکتاتۆریان نووتەوە لەگەڵ چەند دروشمێک بۆ حیزبەکانی ڕۆژهەڵات. شەوی ڕابردوو لە شارەکانی تەبریزی ئێران و خوڕەم ئابادی ناوەندی لۆڕستان و کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان خۆپیشاندانی کوردان دەستی پێکردو تا درنگانی شەو بەردەوامی هەبووە. هاوکات هەر شەوی ڕابردوو خۆپیشاندن و پشتیوانیەکان بۆ ڕۆژهەڵات گەیشتە شەقامەکانی تاران و هەزاران کەس ڕژانە سەر شەقامەکان و دروشمیان دژی عەلی خامنەیی ڕابەری ئیسلامی ئێران دەوتەوە. بە جۆرەی سەرچاوەکانی هەواڵ لە شارەکانی ڕۆژهەڵات لە شاری سنە ڕوبەڕووبوونەوە لە نێوان خۆپیشاندەران و هێزەکانی ئێراندا دروست بوو. لە بۆکانیش هێزەکانی ئێران تەقەی ڕاستەوخۆیان لە ماڵی هاوڵاتیان دەکرد.